ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبووە و هەمواری پەیڕەوی ناوخۆ و پرسی دامەزراندنی زیاتر لە 7,000 میلاکی کەرکووکی تاوتوێ کرد و هیوای خواست حزبەکانی دیکەش بەشداری کۆبوونەوەکان بکەن. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر چەند خاڵێک ڕێکەوتین. یەکێکی ئەوەیە دەنگدان لەسەر پێکهێنانی لیژنەیەک بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەوە نقطەی یەکەم بوو. نقطەی دووەم تاوتوێکردنی میکانیزمی ڕاگەیاندنی پلەی وەزیفی بۆ گرێپێستەکانی پارێزگای کەرکووک. دیارە هەمووتان ئاگادارن ئێمە 7,000 دەرەجە وەزیفی و 403 دەرەجە وەزیفی لە ڕێگایە. بۆیە پێویست بوو لەناو ئەنجومەنە تاوتوێی ئەوە بکەینیە چی ڕێکانزمێک بەکاربیهێنی بەڕاستی بۆ ئەوەی کەس پەراوێز نەکرێت و بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ئەوەی هەموو بە شێوەیەکی یەکسان بێ ئەوەی زوڵم لە یەک مکەوندێ بکرێت. پێویست بەوە بوو نییە تاوتوێی چەند بابەتێ بکەین بۆ ئەوەی بە شێوەیەکی باش دەرچین و بە بڕیارێکی موحەد لەو بەدە. نقطەی سێیەم بانگێشتکردنی برایانی ناو پێکاتەکانی تورکمان و برایانی پارتی دیموکراتی کوردستان بۆ پێشکەشکردنی CV کەسانی شایستە بۆ پڕکردنەوەی پۆستە بەتاڵەکانی پێکهاتەکانی تورکمان و پارتی دیموکراتی کوردستانی. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە پارتی بەرەی تورکمانی و حزبی سیادە بایکۆتیان کردهبوو، بانگێشتی ئەو هێزولایەنانەش کرا بەشداری کۆبوونەوەکانی داهاتووی ئەنجومەن بکەن و پۆستەکانیان وەربگرن. دەست پێشخەریمان بۆیان ئەوەیە بێنە پێشەوە و داواکاریەکانیان پێشکەش بکەن و هاوکاری بایکۆتی کۆبوونەوەکان بخەنە ڕوو کە نازانین بۆچی بایکۆتیان کردووە. ئێمە چاوەڕێوەکەین کە برایانیشمان لەگەڵمانە بن، چکە بەڕاستی کەرکووک پێویستی بۆیە کە هەمومان بێکەوین. چاوەڕێیانەکەین تاو کاتێک کە بەرنامەماندا ناوە ئێمە بە نووسراوێک سەردانیشانەکەین، چکە ئێمە خۆمان بە براگەورە زین براگەورە شەبێ دڵی گەورە بێ هەموو کاتێ لەگەڵ هەمویانە هیوادارین هەمویان لەگەڵمانە بن، چکە کەرکووک پێویستی بەم بە پێکەوەژیان و بە هاودەنجی بێکەوە. نیگەرانی و ناڕەزایی پارتی بەرەی تورکمانی و حزبی سیادە لە ڕێکەوتنی یەکێتی و تورکمانی شیعە و کردانەکان و بەشێک لە عەرەبی سوننە وای کردووە کۆبوونەوەکانی ئەنجومەن و بڕیاری پێکێنانی حکوومەت و دابەشکردنی پۆستەکان و ئاسان نەبێت. پێشتریش لە ڕاگەیەنراوی جیادا ئەو سێلایەنە بایکۆتی کۆبوونەوەکانیان ڕاگەیاند و ئەو ئەنجومەنی ئێستاشیان بە نایاسایی وەسف کردبوو. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.